بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی پەیام سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی باسوخواز بە ئێوەی بەڕێز دەگەینەوە. گرنگی متمانە لە ژیانی مرۆڤدا. بەچی دەگوترێت متمانە چییە و چۆن دروست دەبێ؟ متمانە لە ژیانی باپیرانماندا تا چەند ڕەجی داکوتاوە و لە ئێستادا لە نێوان تاکەکان و کۆمەڵگادا تا چەند وجودی هەیە. لە بوونی متمانەدا چه کاریگەریەکی ئیجابی بەرچاوە و لە نەبوونیشیدا شوێنگەی نەرێنی لەسەر کۆمەڵگا تا چەند ڕەنگ دەداتەوە. زۆرینەی پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت لە جوگرافیای خۆرهەڵاتدا وەکو پەیامبەر دابەزیون. دەگونجێ بپرسین دەبێت لاوازی متمانە و بەهێزکردنەوەی لە نێوان مرۆڤەکاندا هۆکارێکی بنەڕەتی دابەزینیان نەبوو بێت؟ لە کۆندا لە کوردەواری کەسێک سەفەری حەج یان سەفەرێکی ماوە درێژی دەکرد ماڵ و منداڵ و مەزرا و کردە و کاری دەستپار بە دراوسێیان کەسێک لە ئاوایی و بەو پەڕی متمانە و ئەمانەتەوە دەیپاراست. ئایا لە ئێستادا ئەو متمانەیە بۆچی بەو شێوەیە نەماوە؟ متمانە لە نێوان خێزان و کەسە نزیکەکان چی لێ هاتووە؟ دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری متمانەی تێدا ماوە؟ بە میوانداری بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواز قسە دەکەین لەسەر گرنگی متمانە لە ژیانی مرۆڤدا. لەگەڵمان بن. جارێکی دیکە سڵاوتان لێبێت. زۆر بە خێراتنی مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشیشی دەکەین. زۆر بەخێر بێ مامۆستا. سوپاس بە ئامادەبوونت. مامۆستا ئەمڕۆ باسی گرنگی متمانە دەکەین لە ژیانی مرۆڤدا. دەمەوێت لە سەرەتادا بەو شێوە بچینە ناو بەرنامەکە دەست بە گفتوگۆیەکەمان بکەین. پێناسەی متمانە چییە یان متمانە بەچی دەگوترێت و متمانە چۆنیش دروست دەبێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مختصر بيڵێم کۆی پەیامی هەموو پێغەمەران کاتی کە هاتووە یەک نەتیجەی داوە. ئەو هەموو فقه و ئەو هەموو حکایەت و داستانانەی کە لە پەیامەکانیان هاتووە و باسی ژیان و تاریخی ڕابردووەکان هەمووی یەک نەتیجە ئەدا کە دروستکردنی متمانە بۆ کەسەکان. ئەمجا متمانە یعنی ژیانی بەهەشتی و نەبوونی متمانە یعنی دروستکردنی دۆزەخ. ئەوە تا خوای ڕەب العالەمین کە باسی بەهەشتمان بۆ ئەکا یەکێ لە سیفەتە زۆر عەزیمەکان باسیەکە فەرمێ لا خوف عليهم ولا هم يحزنون. یعنی تومئەنینەی تەواویان هەیە، یعنی متمانەی تەواویان هەیە، هیچ جۆرە ئاسیب و هیچ جۆرە زیانێک ڕوویان تێ ناکات. لا خوف عليهم ولا هم يحزنون. پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسەلام لە یەکێ لە فەرمایشەکانی ئەفەرمێ ڕۆژگارێک یەتە پێشەوە مژدە ئەدا ئومێد ئەدا بە کرێکاران و بە ڕەنجدەرانی دروستکردنی متمانە، بە فەلاح و جوتیارانی متمانە، شێڵگەی متمانە کە خەریکن متمانە ئەنێژن کە باس لە سەحابیەکانە کاتی ئەبینێ بەرامبەرەکانیان هێشتای فێر نەبوون متمانە چۆن چۆنیە، کاتی عەزەت و ئازاری ئەمان ئەدەن پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسەلام مژدایان پێدا ئەفەرمێ ڕۆژێک یەت لێرەوە هەتاوەکو سەنعا ژنێک ئەڕوا بێجگە لە خوا لە کەس ناترسێت، بە تەنها سەفەرەکە بێجگە لە خوا لە کەس ناترسێت. کەواتە کۆی هەموو بەرنامەی پێغەمبەران عەلەیهیمو السەلات وەسەلام لەسەر زەویە بەرهەمەکەی دروستکردنی متمانە بووە بۆ بەندەکانی خوا کە بەنی ئادەمە. زۆر باشە. لە نێو کۆمەڵگادا مامۆستا، لە نێو کۆمەڵگادا متمانە چۆن دروست دەبێ؟ لە نێوان من و تۆدا، لە نێوان تاکەکان ئەگەر وەکو نمونەیەکی بچوو وەریگرین لە نێوان خێزانێکدا، لە نێوان ژن و مێردێکدا، لە نێوان تاکەکانی خێزاندا، دوجار وردە وردە هەتا وەکو هەموو کۆمەڵگا. ئێمە نەچینەوە بۆ سەرەتاکە مەدینەیەکی فازلە دروست کرا کە مەدینەی متمانە بوو. ئەگەر میسالی باسکەم
ئەو تێجارێک سەحابیەک ماڵێکی بەسیط و نەکات دەسەکاتە گریان ئەڵێم باشە ئەوەنەش ئەژی تۆ بگری بۆی ئەڵێ بەخوا بۆ ماڵەکەم ناگریم ئەو کەسەی کە هەڵی ئەگرێت فێر ئەبێ فێر کە فێر بوو دوای ئیتر دڵنیایی و متمانە لە دەست ئەدات کەسانی کاتی فێر بوو ئیتر کەسی تر متمانەی پێناکە ئەو کاتە وەکو دەردێک ئەتەنێتەوە ممکنە هەموو کۆمەلگا داگیرەکە ئەبێتە پەتایەکی خراپ بەڵێ ئەوەنە خەمی ئەو قەزەیانە خواردەوە چونکە وەکو باسمان کرد کۆی هەموو هاتنی ئیسلام یا هاتنی ئەدیانەکان بۆ دروستکردنی تومئەنینەیەک و دروستکردنی بەهەشی بۆ لەم سەرزەویە بەڵام ئیتر بە فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون زمان تێپەڕی کرد بەسەر وەحیە زمانی زۆر تێپەڕی کرد بەسەر وەحیە کەم کەم ئەو خەڵکە لە سنوور چووە دەرەوە دڵەکان ڕق بوون هەنێک لە سنوور چوونە دەرەوە کە لە سنوور چووە دەرەوە یعنی ئیتر متمانە نامێنێت ئەو کاتە چۆن متمانە دروستکەینەوە ئەو ڕەنجەی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلات وەسەلام چەشتوویەتی لە ڕێی دامەزران و داکوتران وەکو یەک مرۆڤێک کە خوای گەورە پەسەندێتی ڕابوەستێ ڕەشەباکان نەیهەژێنن لە مەوزوعەکە لا نادەم ئەگەڕەمە بۆ ڕووداوێکی زمانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام لە غەزوەی خەندەقە لە کاتێکا موسڵمانەکان تەواو بەتەنگ هاتبوون لە برسێتی و لە ڕووتەڵی و لە محاسەرەکراوی باشە ئەمجا کە بەتەنگیان ئەیانەوێ خەبەری ئەو بەربزانن بزان ئەو بەرمەقاومەیان ماوە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلات وەسەلام کەسێکە نێرێتە ئەو بەر دقیق بیرم نەماوە کێ ئەینێرێتە ئەو بەرەوە سێرێکا وەزعەکە زۆر خراپە ئەو بەر ڕەشەبایەکی زۆر تونە ڕەشەبایەکی سارد ئاگرەکانیان ناتوانێت بگڕێ خەیمەکانیان بە ئایبات ئەیانوێ بپێچنەوە باشە بەڵام ئەبی سفیان ئەڵێ بێگانەیە کاتە ناومان مەبەستی کەسێکی لە ناو مەدینەوە داخڵیان بووە هەستی پێکم ئیتر چۆن هەستی کرد من نازانم بە هەرحاڵ چی بکەین لەم شەوە تاریکا چۆن بیدۆزینەوە ئەفەرمێ هەمووتان ڕیز بن ئەو ئەڵێت هەمووتان ڕیز بن هەرەکە بەوەی پاڵی بڵێت تۆ کەیت هەر کەس ناوی خۆی بدا ئیتر ناوێکی غەریبەها دیارە نایناسین ئەم زاتە نایەوێ ئەسڵان سێقە بفەوتێنێت ناوێ درۆ بکات ناوێ ناوێکی تەزویر لە خۆی بنێ لە کاتێکا نێراوە بۆ لای دوشمن کە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلام فەرمێ الحرب الخدعة و ئەو ئامادەیە نییە درۆیە بکە کە متمانە حتا کافرەکان متمانی پێ نەکەن بە هەر حاڵ یا ئامادەیە بمرێ بکوژرێ بەڵام بەو پاکێ بڕات و بەلای خوای ڕەب العالەمین کە متمانی لەدەست نەدابێت ناچار چیەکە فەنێکی دروست ئەکات ئەڵە کاتی کە ڕیز بوون من بووم بە یەکەم کەس یەکسەر بەوەی پاڵەمەوە تۆکەیت ئەی وتی تۆکەیت ئیتر کەس لە خۆی نەپرسی تۆکەیت بۆی ناوەکەی خۆی نەدا و درۆیشی نەکرد و بە هەرحاڵ قەزیەکەی تێپەڕی کرد و ڕۆشت ئاوا کەسەکان پەروەردەکراون کە لە هیچ کاتێکە ئامادە نەبوون کەلیمەیەکی درۆ بێ بەدەمیانە ئەمە ئیتر وا بکە متمانە لە دەور و پشتانەمێنێت بەڵام فقست قلوبهم وكثير منهم فاسقون كم ئەو خەڵکە دڵی ڕق بوو ئەو کاتە فیسق و فجور دەستی پێکرد لەناو خەڵکە و ئیتر متمانە نەما ئەی چۆنی دەست پێ بکەینەوە بەڕاستی کە وەکو پێغەمبەری ئازیز دووبارە عەفو لەم ئاەتە ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئەتانوێ بن بە خۆشەویستی خوا ئەگەر خواتان خۆش ئەوێت دەی تۆ ئەتەوێ بگەی بە خۆشەویستەکەت دەی خۆت داماڵە لە ئەو هەموو دەنەس و ناپیسی و قیزەونیە کە لێت پێتەوەیە تا بە پاکی بڕۆیتە بەردەمی ڕەب العالەمین ئەو کاتە فەتەبیعونی دەبکەورە شوێن من هەنگاو بە هەنگاو ئەڕۆم بۆ لای ئەڵڵا هەر کاتی لام کردەوە تۆ بە شوێن مۆبیلات نەدابێت
من ئەگەم بە ئەڵڵا تۆش ئەگەی بە من کەواتە تۆش ئەگەی بە ئەڵڵا دە یەکێک لە صفاتی پێغەمبەر عەلەیهی سەلام ئەمین بووە صادق بووە ئیتر ئەم دوو صفەتە صادق الئەمین لکاوە بە پێغەمبەری ئازیزەوە بە شاهیدی دوشمنەکانی دەی ئەبێ هەرێک لە ئێمە دەستکا بە ڕەنجکێشان دەستکا بە زەحمەتی خۆدان دەستکا بە ئەو زەرەرانەی کە یەتە ڕێی وای لێ هاتووە درۆ نەکەی زەرەرەکەیت درۆ نەکەی حەقت ئەخورێت درۆ نەکەی تەعین نابیت درۆ نەکەی نازانم ماڵەکەت پێ نادەنەوە درۆ نەکەی لەم بابەتانە بەڵام ئەو کاتە بڕیار بدەی من قەرارە بەهەشم لە دەست دەرنەچێ خوام لێ نەڕەنجێ شن پێغەمبەری خوا کەوتم عەلەیهی سەلات وەسەلام دەسم بەدامێنیەوە بێ دەسم لێی بەر نەبێ هەتاوەکو ئەیگەمێ ئەمجا هەر کات دەسم لێی بەر بوو هەر کات ئەو تومئەنینەیەم یعنی لامدا لەو حەددا حەزەکەم ئەم میسالە باسکەم برازایەکی خۆم مناڵ بوو وتی لەگەڵ دایکمان ڕێگەمە کرد لەکوێ لە دارە سوتاوەکە دارە سوتاوەکە ئەزانین قەڵەباڵغا وتی دەسم بە عەباکەی دایکمەوە بوو ئەڕۆشتم ئیتر بێخەم مطمئین ئەو بۆچوو ئەڕۆ منش بۆ ئەوێ ئەڕەو و ئەویش سەر لە من تێک نادا هەرگیز کەواتە پێویستم بە بیرکردنەوەنی ئەوە دەستم پێگرت و ئەڕۆم ئیتر نازانم لەکوێ ئاگای لە خۆی نابێ دەست لەو بەرەدا و دەست کاتە جبس خواردنی شتێک لەم بابەتە ئەمجا ئاوا کاتەوە عەبایەکی ترەگرێت بەڵێ ئیتر ئەڵێ ڕۆیشتم لە پڕێکە تۆزێک ڕام کێشە عەباکە لەگەڵ لای کرد و تەماشام کرد دایکم نییە ئەڵێ یەکسەر هەر ئەوەنی نەما بوو دڵم پتەقێت وتم تازە من ڕێم لە ماڵ ناکەوێتەوە تازە من ون بووم تازە من فەوتام لە شوێنی خۆم وەستامی تر دەستم کردە زیڕە و گریان دیارە دایکیش دوایە لە ئەکاتەوە کوڕەکەی بە شوێنیوە نییە تەبیعەتی گەورە وایە هەمیشە گەڕێتەوە بۆ ئەسلی شوێنەکەی خۆی وەفیعلەن ئەیدۆزێتەوە و جارەتر عەباکەی دایکی ئەگرێتەوە و ئەکەوێتەوە ڕێ ئەزانە ئەیگەینەتە ماڵ و دڵی ئارام بوویەوە هەر کات ئێمە لەو شاڕێگەی لاماندا کە بڕیار بێ درۆ نەکەین بڕیار بێ خیانەت نەکەین بڕیار بێ غەیبەت نەکەین ئاخر کاتی کە تۆ غەیبەتی خەڵکەکەی ئیتر تۆ جێگەی تەئەمینی کەس نیت ئەسراری خۆی لات باسکە چونکە سڕەکەی باسەکەیت کە بڕیار بێ بڕاستی مەجموعەیە تەمرین و ئیمتیحاناتە یەتەڕێت زۆر عەزاب ئەچێژی لەناو خەڵکا زۆر غەریبە بیتەوە لەناو خەڵکا زۆر تەرە ئەبی بە وشک دائەنرێی بە ناشارست بە هەر حاڵ هەرچی بەڵام لە دوایە ئەبیتە ڕووناکیەک ئەبێتە ڕووناکیەکی سکوت و بێدەنگ بەبێ ئەوەی قسەت کردبێک و مانگە شەوێک کە نەدەنگی هەیە نەگرمەی هەیە نەگەرمای هەیە کاتێک کەزانی دنیایەکی ڕووناکردوتۆ لە بەرچاوی خەڵکە ئەو کاتە ئەبیتە سمبول و ئەبیتە نمونە هەنگ سیفەتەکان پەپوو لە سیفەتەکان لە دەورت کۆ بنەوە زۆر باشە مامۆستاچیان دەمە ئێوە بپرسم لە بوونی متمانەدا کە تاکەکانی کۆمەلگا متمانەیان بە یەکتری هەبێ هەمومان تەوان چیمان دەست دەکەوێ و بە پێچەوانەکەشی ئەگەر متمانە لە نێوانماندا نەما چی زەرەر دەکەین چیمان لە دەست دەچێت ئەگەر بێت و تەماشای هەموو ئینسانەکان کەین لە کەسێکی دز و جەردە هەتا ئەگاتە ئەمجا دووبارە نەخوێنەوار و جاهیل هەتا ئەگاتە پرۆفیسۆرێک هەتا ئەگاتە عالمێکی فەلەکی هەتا ئەگاتە عالمێکی فیزیە هەرکان بگری هەمووی یەک ئینسانە و دەست و قاچێکی هەیە و سەرێکی هەیە و کاتی دانیشە فەرق ئەو لەگەڵ ئەوی ترانیە بەڵام بە پێوەری ئیلاهی کە کامیان خەلیفەی خوان و کامیان لە خەلافەت دەرچوون و بوونەتە کەل ئەغنامی بەل هوم ئەضەل كالأنعام بل هم أضل ئەوان گومڕان و ئەوان وەکو حیوانات وان و بەڵکو لە حیوانات خراپتریش تەنها ماوەتۆ سەر ئەخلاقە سیفاتە ئینسانیەکانان کە سیفاتی ئیلاهیە
خوای رب العالمین ئەفەرمێ ونفخت فيه من روحي يعني لمجموعة صفات خم صفات پێداون من كريمم أو كريم بي من بخشندم أو بخشنده بي من مهربان أو مهربان بي من لێبوردم أو لێبوردە بێ دیارە ئەو بنسبەتی خۆی کە مطلقە ئێمەش بنسبەتی خۆمان کە محدودین کاتی کە ئەمە دروست بوو يعني با بڵێن متمانە دروست بوو ئەو کاتە ئینسانەکان ئازادی 100% بۆ ئازادکردنی تاقە و تواناکانیان کە هەر کەسێک بۆی هەیە بتوانێت مەساری تاریخ بگۆڕێت خۆ کەسێک هاتووە بەجارێ مەساری تاریخی گۆڕاوە وەکو پێغەمبەران عەلەیهیمو سەلات وسەلام وەکو موسڵحەکان بینیمانە وەکو کەسێکی وەکو مەهاتما غاندی و کەسێکی وەکو نێلسۆن ماندێلا دیارە مجموعەیە صفاتی ئینسانیان تیا بووە بەم حاڵەی خۆیان توانوێت لەناو ئەو خەڵکە گەڕ و گول و بەم معنای دز و جەردە و پیاوکوژ و دەست بڕ و ئەم جۆرەتانە بیان کاتە سەربازی خۆی و بتوانێ زوباڵەی کۆمەلگا ڕابماڵێت و پاڵی پێوەنێ تاریخێکی تری تازە دروست کات لە کاتێکە متمانە دروست بوو لە ناو کۆمەلگا هەموو کەسێ بۆی هەیە پەل بەهاوێت لە ئەملاولا ناترسێ لە دوورکەوتنەوە ناترسێ لە شەوە تاریکە ناترسێ لە نەبوونی ناترسێ لە نەبوون ناترسێ بۆ بترسم لە نەبوون بۆ بترسم ئەڕۆم بۆ لای ئەو خەڵکە ئەڵێم کاکە گیان من توانایەکی بەهێزم هەیە بەڵام پارەم پێ نییە لە کاتێکە من جێی متمانە بم بەبێ یەک و دوو بەبێ ئەوەی سوێنم بدا بەبێ ئیمتیحانم کا ئەڵێ ئەوە ماڵ و سەرۆت لەبەردەسە ئادەی ئیستیعدادەکە چێبی خەرەکار بە ئەو عالەمە سوودی لێ بینێت بەڵام کاتی کە متمانە نەما ئیتر ئەم ئینسانە لە ژیان و لە حاڵی خۆی لە هەموو ژیانی خۆی بەگومانە لە سێبەری خۆی ئەترسێ لە شەوە تاریکە ئەترسێ لە مناڵەکانی خۆی ئەترسێ کاتی کە ترس داگیری کرد ئیتر ژیان بخۆی تاڵ ئەبێت وەکو ئەوەیە لە ناو کرابێتە ناو زیندانێکەوە بەڵام دیوارەکانی نابینیت زۆر باشە مامۆستا من نمونەیەکم لایە نمونەیەکی زیندوو سەبارەت بە متمانە ئەگەر متمانە هەبێ وەکو ئاماژە پشتیوانی بۆ قسەکەی بەڕێستان بێگومان ئەو کاتە برسێتی ژنامێنێ ئەو کاتە ئەمن و ئەمانیش بەسەر کۆمەلگادا باڵتە کێشێ ئەو کاتە هەمومان دەتوانین بە ئازادی هاتوو چۆ بکەین و هیچ گرفتێکیشمان بۆ نابێت من یەکێک لە خزمە نزیکەکانی خۆم کە بازرگانی دەکات دەچێتە وڵاتی چین لەوەوتی من بۆ چەند جارێک شمەک و کەلوپەلم کڕیوە و دێنێ لەم سلێمانەیە کۆگایەکی هەیە چەند جارێک شمەکم لێ کڕیوە یەکێ لەوانەی کە لەسەر ئەو کۆمپانیای بوو لەوێ ئەو شمەکانیان بەرهەم دێنا کە من لێم دەکڕین جارێکیان پێویستم بە شمەکەکە هەبوو شتێکی ترم کڕی بوو پارەی پێویستم لا نەبوو لەو ساتەیە بەدەستم دەگەیشت بەڵام لەو ساتەیە لام نەبوو دەڵێ لەبەرەوەی من جارانی ڕابردوو لەو مەوعید و لەو ئەوەی کە دام نابوو بە پێی مەوعید پارەکە بەدەستیان بگات بێگومان ئەمە لە ڕێگەی بانکەوە دەکرێت ئەو ئەم جارێن کە داوام لێ کردوتم شتەکانم دەنێ بەڵام پارەم پێ نەگوتیان زۆر بە ڕەحابەتی سەدرەوتیان زۆر ئاساییە تۆ متمانەت لای ئێمە دروست کردووە تەمان کاتێک تۆ پارەش لە بانک دادەنێ متمانەیەک دروست دەبێت ئەمە بۆ دروستبوونی بۆ دروستکردنی متمانەیە وتی من مانجێکم داناکە لە ماوەی یەک مانگدا پارەکەیان بۆ بجەڕمەوە بەڵام سوپاس بخوا لە ڕێگایەکی ترەوە پارەم دەستکەوتو لە ماوەی 15 ڕۆژدا توانیم پارەکان پێ بدەم هی کەلوپەلەکان مەبەستی من لە ئەوەیە مامۆستا دانانی ماڵ و سامانیش کافرەکان کاتێ قوڕیشەکان داهاتن لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دایاندەنا کە ئەمە پێویست نەبوو بە بنەمای بوونی متمانەیەکی بەهێز کە ئەوان سامانەکانی خۆیان لای سەرگەورەکانی خۆیان لای براگەورەکانی خۆیان دان نەدەنا داهاتن لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا غەنیمیان بوو دەیگوت ئەو بڕوایە ئێوە هەتانە بڕوایەکی پوچە ئەوەی ئێوە لەسەرنی ئەمە ڕێگایەکی ناتەندروستە پەیوەندی بە متمانەوە نەبوو لە کاتێکە ئەوان ئامادە بوون لە فرسەتە بیکوژن لە عینی کاتە ئامانەتەکەی لە ماڵی ئەوان نبوو ئامادە بوون برسی بکەن حساری لەسەردا بنێ دقیقاً هەر ئاوهایە کاک بەختیار پێغەمبەری ئازیز ئەرزم کردی عەلەیهی سەلاتو وەسەلام هات درەختی متمانە بوو لەوێ بنجی داوکتا
پەلەکانی بەرز کردەوە وتی من ئەمەم جا دەروون پاکەکان دڵ پاکەکان بێن و سەمەری من بخۆن و بە یان لە من برالە وەربگرن و یان بێن خۆیان لە من پەیوەند بکەن و بە هەمومان بینە باغێکی متمانە نەک یەکدانە دەرختی متمانە لەسەر گردێکە دیار بێ و ئیتر هەموو پڕ بێت لە گورگ و چقەڵا بەڵکو بە هەمووتانەوە بێن بابین بە یەک باغی متمانە فعلا پێغەمبەران عەلەیهیم السەلات وەسەلام هاتوون کۆمەڵگای متمانەداریان دروست کردووە ئەمجا هەر ئەوە کاتی کە متمانە بوو ئیتر ئەوی گرفتێ لە سەرزەویە نامێنێ وەکو باست کرد هە لە برسێتی بیگرە هەتا نەبوونی و نەداری هەتا ئەمن و ئەمان بێخەم شەود لا ڕۆژە شەوی تاریک لە ناو دەشت و سەحرایەکە ئەبێتە خەیمەیەکی شیرین بۆت کە لەژێر ئەو خەیمەی تاریکیشەوە ئەخەوی بەبێ ئەوەی لە هیچ شتێک بترسیت کاتی متمانە نەما بە پێچەوانەوە ئیتر سێ چوار کلیل لە دەرگاکەت ئەدەیت بۆ ئیمجا هێشتای ئەترسی سڕێک ببێ بتوانێت ئەو سحرێک بێ بتوانێت ئەو کلیلانە هەموو بشکێنێ و بێتە ژوورەوە لە ئەنجامی نەمانی متمانە و لە هەر شوێنەکە متمانە نەما بزانە بەو ئەندازە دین لەو منتیقا هەڵگیراوە ئەمجا ئەمە معیارێکی زۆر قەویە بۆ ئێمە ئێستا ممکنە من بە فڵان کەس بڵێم کافر یا ئەو بە من بڵێ کافر زۆر لێی تووڕابم بەڵام خۆ کافر شاخ و گوێ نییە کاتی کە من ئەوەنە ئەمین نەبم بۆ تۆ کە ماڵەکە دەلام بەجێبێڵی کە دەرگاکە دانەخست بێتتر دڵت هەمیشە لەسەر سەد لێ بدا هەتاوەکو بێتەوە بزانی من ماڵەکەی تۆم تاڵان نەکردووە دەیکەواتە من ئیمانم دینم تقریبا بەرداوە من لەسەر ڕێبازی ئیسلام نەماوم بۆیە من هەر ئیمڕۆ لە وازەم لە ماڵە بۆ لە شوێنێکە باسمان کرد من وا تەسەورەکەم ئەگەر محەممەد عەلەیهی السەلات وەسەلام بێتەوە ئەم شارەی ئێمە بانگەواز کاتەوە بۆ ئەو دینەی کە ئەو کاتە بووە زۆرێک لە ئەم خەکە لە بەرامبەری ئەوەستێت لە کاتێکە ئیمڕۆ پێی ڕازی نابێ پێی بڵێت تۆ محەممەدی نیت بەڵام قیاسم هەیە ئایا تۆ جێگەی متمانەی هەموو کەسیت ئایا ئەم شارە جێگەی متمانەی تۆیە جوابی هەردووکیان نەخێر سادەقانە بێڵێ نەخێر دەکەواتە ئەی ئیمان لەکوایە ئەی دین لەکوایە کەواتە دین هاتووە بۆ دروستکردنی متمانە لەناو کۆمەلگایە و هەر کاتی متمانە نەما بزانین دین ناڵێ نەماوە بەڵام بە ئەندازەی نەمانی متمانەکە بەو ئەندازە دین لاواز بووە و جارێکە پێویستی بە هەڵکردنی ئاڵایەکی تر هەیە جەمعێک لێبڕاوانە ئەو بەکر عومەر ئاسا پێغەمبەر ئاسا عەلەیهی السەلات وەسەلام بێنەوە ئەو مەیدانە هەرچی ئەو پەرژینەی جاهیلەتی بشکێنن زۆر باشە مامۆستا هەڵبەت دەمەوێت ئاماژەیەک بە ژیانی کۆن متمانە بکەم وەکو لە پێشەشی بەرنامەکەش ئاماژەم پێکرد بەڵام تۆ ئێستا گەر وەکو داتا وەریگری چی بۆ دادگاکان کە گرێبەستی هاوسەرگیری دەکرێت یان لە مەجلیسەکاندا ئامادەبی زۆر جار ئەم حاڵەتە ڕوودەدا بەداخەوە تەبان کوڕێک لە کچێک بارە دەبڕدرێ ئەوەی پێشووتر قسە کرا و ئەوەی لەو کاتەیە کە لە بەردەمی حاکمدا دووەرە قسە دەکرێت وەکو حاڵەتێکی یاسایی و فەرمی شتێکی جیاوازە پێشتر ڕێککەوتون لەسەرەوەی لەسەر چەند مسقال ڕێگمارەی بکە هەندێکی بە حازری و هەندێکی بە قەرز هەتا گرفت لە قەرزەکەشدا هەیە ئەمتمانە هەیە ئەو قەرزە دەدرێیان نادرێ و بابەتێکی تری شەرعی هەیە شەرعیە کەمانە نامانێ بچینە ناو ئەو بابەت و تەفاسیلەوە بەڵام بوچێخان با بڵێن کچەکە زۆر بە بوێرانە یعنی کە بەڕاستی ئەمە نابوێرێکی گەورەشە لای دادوەر دەڵێ من ئەمەن پێشتر نەبووە دەڵێ من لەسەر 100 مسقال مارەکراوم کە وەکو قەرز کە پێشتر ئەمە نەبووە ئەمە هەر خۆی لە خۆیدا بنیاتنانی کە خێزان ئەو شوێنەیە کە هەمومان لە خێزانەوە هاتووین سەرەتایی دەستپێکی هەموو شتەکانە هەر بۆ خۆی لە خۆیدا جۆرێک لە نەبوونی متمانەیەکی زۆر گەورە نییە لە نێوان ئەو کوڕکچەیە کە لە سەرەتاوە ئەم بابەتە دروست دەکرێت کە ئەمەش وەکو قاعدە شەرعیەکە ئوسولیەکە دەفەرمێ مابونی علی الفاسد فهو فاسدون ئەمە کۆمەلگایکی خراپ بەرهەم نایەنێ شەکی تیانە هەر بەڕاستی خۆ گلەی لە بووکێ ناکەین لە کاتێکا گلەی لێ ئەەکەین گلەی لێ ئەەکەین بۆ ئەوەی ئەم حاڵەتە جەنابی شت
گلەی لێکەین بۆ ئەوەی بۆچی وعدت شکاند بۆچی درۆت کرد بەڵام گلەی لێ ناکەین چونکە ڕەفیقەکانی ئەبینێت چۆن لە دوایە پاڵێکیان پێوەنرا و تەلاق دران چۆن بە ئاسانی لەبەرەوەی تۆزێ لوت ویلارە لەبەرەوەی نازانم شەو مرخەتیت لەبەرەوەی نازانم باوەڕ بکە لە دوای حەو مانگ هاتووە تەلاقیە هاتوونەتە لای من وەڵا قەڵەو نییە باوەڕ بکە کاک پێشتر نەبینیوە بەڵێ لەبەرەوەی قەڵەو نییە ئەی باشە هەر ئەمە نەبوو حەوت مانگە تۆ خواستوتە ئەمجا دووبارە ئەمەی تر مەهاتە سەر ئەوەی مناڵێکیان هەیە ئەو ئەڵێ من ئەو مناڵەت نادەمەوە دایکە کاڵێت ئەمە حەوت مانگە خواستوتی هەردووکیان گەنج ئەوی ژەڵێ ئەگەر نەمەیتەوە لەتی وەرەگرم سکێڕە دڕم ئەیکوژم یا بێ بمەیتەوە یا بێ مناڵەکە سقت بکە یا دوای ئەیکوژم تەماشاکە نەمانی متمانە لە دوای متمانە فیسق لە دوای فیسق لەبەرەوەی قەڵەو نییە ئەمە فیسقێکە ئەمجا تەلاقی ئەدا ئەو هەموو تەعاهودانە فیسقێکی ترە ئەی کوژم ئیتر فەسادی زۆر گەورەتر کوشتنی مناڵێکی بێتاوان لەبەرەوەی دایکی قەڵەو نییە بأي ذنب قتلت دەی گلەی لە ئەم دایکە ناکەم چونکە ئەوەی بینیوە لە کاتێکا گلەی لێ ئەکرێ کە تۆ وعدت شکان تۆ لەوێ چی وترا لێرە چی ئەڵەیت بەڵام ئەی بۆ لەم ناپرسین کاتی ژنێک ئەبینین خۆی ئەسووتێنێ بۆچی بڵێن لە قەبرستانی موسڵمانانە مەینێژن چونکە خۆی کوشتووە ئەی باش ئەی بۆ نەپرسین لەبەر چی خۆی کوشت هۆکاری هەیە ئەی بۆ ئەو کەسانی کە ئەوەنە وجدانیان نەبوو ئارامش بە ئەم ژنە بدەن بتوانێت بژی ڕازی بێ لە ژیان بۆ ئەوان نەکوژین بۆ ئەوان وا لێنەکەی فرادرێتە نازام چێ زبڵدانەوە و نەخرێنە قەبرستانی موسڵمانانەوە کەواتە لە ئەسڵا کاتی کە متمانە نەما ئەمە یەکێک لە نیشانەکانیەتی ئەمە یەکێک لە نیشانەکانتی کە ژیان نەماوە نە عشق ماوە نەخۆشەویستی ماوە کچێک ناتوانێت شوونەکە متمانیشی بە کەس نییە ناتوانێت شوونەکە متمانیشی بە کەس نییە کوڕێک ناتوانێت ژن نەخوازێ متمانیشی بە کەس نییە ئەی باشە چ جەهەنەمێکە بۆ خۆمان دروستمان کردووە ئەمجا ئەو کوڕە کاتی کە متمانەی بە کەس نییە دوایە ناچارە قبوڵی بکە ئەم کچە زۆر پاکە منەی خوازم هەروکو کەسێکی ترسنۆک شەوکە ئەچێتە دەر شەوێکی تاریک بەدەشتێکە ئەڕوا چی ئەکا بۆی بیسەلمێنێ من ترسنۆک نیم ئەی کاتە گۆرانی و گاڵە و هەرا و قیژەکردن کە ئەنەهو من زۆر بێ باکەم بەڵام ئەوە لە ڕاستیە لە قیژەی دەرونی خۆی ڕائکات هەر ئاوها ئەمیش ئەوێ بە جۆرێک قەنەعات بەخۆی بێنێت دوایە دەست ئەکا بە ئینتقام سەندن لە ئەم کچە کە من متمانەم نەبووە بە کەس و چی بکەم مۆبایلەکەت بابی بینم پازۆرد مەخەرە سەری نازانم ئەوە تەلەفۆن بۆ چێ کرد ئەو نامەی هیچ کێ بوو بۆ هات ئەوە بۆچی مۆبایلەکەت دانانێ هەمیشە لە گیرفانتایە و ئەوە ئەکا ئیسراحەت دەماڵانە نەمێنێ کەواتە هەر نەمانی متمانە یعنی دروستکردنی جەهەنەمێکی زۆر گەورە هەومان ئەسووتێنێ بەبێ و ئاگرەکە دیار بێت زۆر باشە مامۆستا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی سادە و کلاسیکی کورد بۆ باو باپیران ئەگەر زەمانێکی زۆر دووریش نەڕۆین بێگومانەوە دوورتر هەر زۆر باشتر بووە متمانەیەکی زۆر لە نێوانیاندا هەبووە کابرا چووە لێرەوە چۆ بۆ بەغا یان لێرەوە چۆ بۆ حەجکردن بۆ ماڵی خوا بۆ مەکە و مەدینە ڕۆیشتووە یان چوو بۆ شوێنێکی دوور یان ماوەیەکی پێچووە لەبەرەوەی هۆکارەکانی هاتوچۆش لە کاتی خۆیدا ئەگەر زۆر بوو بێ بە وڵاق هاتوچۆیان کردووە لەوانەیە بە مانگ و بە چەند مانجیان پێچوو بێ کەسەیە چۆتە حەج و ئەبنام چەند مانجی پێچۆ تاکو گەڕاوەتەوە دەلالەتەکە لەوەیدایە کابرا کە چۆ بۆ حەج نەک هەر کەس خێزان و منداڵ و ژیان و کار و کاسبەکەی تەسلیمی کەسێکی زۆر نزیکی خۆی کردو بەڵکە تەسلیمی هەر دراوسێکەی کردو و زۆریش لێ ئەمین بۆ بە سادقانە و بە متمانەیەکی زۆری و بە تەئەمینیش ڕۆشتووە بە تەئەمینیش گەڕاوەتەوە سەیری کردەوە بە ئەمانەتیشەوە پارێزراوە بەڕاستی کە تۆ کاتێ باسی ئەمانە دەکەی جۆرێک لە یۆتۆپیا و خەیاڵ دەچێت لەگەڵ ئێستادا زۆر ڕاستە بەڕاست دەمێ بپرسم یعنی ئەمە بۆچی ئێستا متمانە یان متمانەی ئێستا لەکوێ و متمانەی ئەو سەردەم لەکوێ کە دەڵێ دەتوانین بڵێن ئاسمان و ڕێسمانی فەرق و جیاوازە کاک بەختیار ئەم خەڵکە بە سێ مەرحەلاتی پەڕی کردووە
ئەو مەرحەلە زۆر گەنیوەی کە پێغەمەری خوای بۆ هات عەلەیهی سەلام ئیتر دیارە ئەو هەوێنە زۆر پاکە عەزیمە کە لەلایەن خوا و مستەفان ئەتوانن ئەو ئاوە پیسە پاکەنەوە و کردیانەوە دوایە خەڵک لەسەر فیترەت بوو فزول نەبوو طبیعەتێکی بوو کە هەر کەلیمەی ببیستایە باوەڕی پێکرد کە ئەوترا پێغەمەری خوا فەرمووی عەلەیهی سەلام ئیتۆکو ئیمڕۆ نەبوو حتا گەنجێک ئەو حەدیثە زەعیفە ئەوە نازانە مەوزوعە ئەوە حەسەنە ئەوە متەواترە هەتا ئەگاتە ئاخیر کێشەیە بەدوای سەنەدەکەشی دەکەوێت سەنەدەکەشی بۆ دەردەکەوێت هەر بەگوێشی ناکەیت اینجا بەگوێشی ناکەیت ئەمجا لێپرسینەوە و ئەمانە نەبووە لەگەڵ وەکو مۆغناتیز کەلیمەیەکی بیستووە حتا زۆر جار سەحیح نەبووە لکاو پێ وەریگرتووە ئەو کاتە ئیتر ئەم هەموو عالەمە مامۆستایەکی بەسیط لە دەیەکە کە خۆی زۆر سادە بووە ئەو کەلیماتانی کە وتوێتی حتا زۆر جار ئەمە ئەگەڕاوە پیاوەکە ئەهاتەوە بۆ ماڵ قسەکانی مامۆستا ئەگەڕایەوە مناڵەکانی خێزانەکەیش ڕێک وەکو چۆن ناوی خۆی لەبەرەکە لەبەری ئەکرد ئەو کاتە ئەبوون بە بەندەی کەلیماتێک کە ئەیانە بیست جا کەلیمەکە کەلیمەی خوا بوایە یا هی پێغەمەری خوا بووە عەلەیهی سەلام یا ئەسڵەن کەلیماتی کەسێکی تر بووایە بەڵام بە ناوی ئیسلامەوە من لێرە نمونەیەکی زۆر عەجایب باسەکەم لە پیاوێکی زۆر سادە نەبوو وترێ هیچ کە خوێنەوار بووە عەفو نەخوێنەوار بووە نەک بوو وترێ زۆر عەجایبیش بووە لە ڕووی تەقوا و هەموو شتێکەوە بەڵکو هەر سادە بووە ئەوەی وەریگرتووە بیستوێتی وەریگرتووە پیاوێکی پیر ئەیوت من ئێمە سێ چوار براو خۆشک بووین باوکو دایکمان مرد ئیتر هەتی و کەوتین لە ماڵەکە بووین بە تەنها مامەمان بوو مامەمان نەیوێرا بێتە ماڵ چونکە بیست بووی لە مامۆستایەکی با بڵێن بێمولاحەزە قسەکردن باسی ماڵی هەتیوەکەی ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن باس ئەکرێت کە ئەوەنە حساسە لێ نزیک بیتەوە ئەمە زۆر بیستمانە تەنانەت سێبەری ماڵی هەتیویش حرامە لە کاتێکا سێبەر مادەنیە خۆر لە هەر پێوەستا ئەو لە ئەو چڵەدارە کە ڕۆژۆ بێتە سێبەر ئەڵێ ئەم مامەی ئێمە ئیتر نەهاتە ژێر سەقفی ئێمە شەو ئەهاتە سەر کڵاو ڕۆشنەکەمان ئەوسا خانوو پەنجەرەشتی نەبوو تاقێکی بچکۆلەی بوو لەسەر کونێکی تیا بوو ڕووناکی لێو ئەهاتە خوار ئەڵێ لەوێ جێگایدا ئەخست بە سەرماوسۆڵە سەری لارەکە لە کونەکەەوە ڕۆڵە نەترسم من لێرەم مامەگیان ئەو بۆ ئەگریت مامەگیان بخەوە مامەگیان بەجێ نەهێشتویت ئەم فترەتە لە ناو خەڵکە عام بوو عام هەموو خەڵک لەسەر فترەت بوو ئیتر ئەوی وەری ئەگرت قبوڵی ئەکرد بەبێ و بیری لێ بکاتەوە ئیمڕۆ مناڵ نێبی لەوە نەکاتەوە بڵێ دەی سێبەر کەی هینە کەی ماڵە دەی ئەم خەڵکە بەم سیفەتانەوە لە هەردەیەکە مەلایەک هەبوو هەرچی ئەوت قبوڵی ئەکرد نهایەتەن بەو فترەتەی خۆیان ئەو تومئەنینەیە هەبوو من لە بیرمێ لە ماڵی خۆمانە لەگەڵ دراوسەکەمانە لە ژووری بە ئیسیل ئەوسەیان و دیواخانیان نیشتیمان لە ژووری دانیشتنی خۆمانە میوانمانە کونێک هەبوو بۆ ماڵەکەی ئەو دیو ئیتر هەر کاتێکێکمان بیویستەیە سەری تا نیوە قەدی ئەبردە ماڵەکەی ئەو دی و قسەی لەگەڵا ئاکردن و یا ئەو سەری هێنای ئەم دی و کە شەو نیوە شەو ئەخەوتی ئەوە نەترسی نەبوو لەوەی کە گوێ لە وتەوت و قسەکردن بگرێت ئەوە نەترست نەبوو کە ئەگەر باسی خەڵکە کرد ئەی گێڕێتەوە یعنی ئەسم بیری لێ نەکردو گوێی لێ بگرێ چونکە بیست بووی لە مامۆستاوە کە گوێگرتن کوڵەگرتنی پێڵەن چی پێڵەن بەهەرحاڵ لە پشت دەرگاوە وەستان حرامێکی زۆر گەورەیە ناچیتە بەهەشت بەڵام ئیمڕۆ خەڵکەکە فزول بووە مەرحەلەی سێهەمی ئەم فزولیە لە ئەنجامی ئەم هەموو ئەفکارە سیاسی و حیزبی و فکری و ئەولا بۆ ئەو بخەرەجێ ئەولا بۆ ئەو بخەرەجەی کۆمونیستی هاتن و ئازادی و دیموکراسی و چی وای لێ هاتووە خەڵک فکری کەوتۆتە کار کە فکری کەوتۆتە کار ئیتر هەڵتەکاندن زۆرەکات لە ئەنجامە فزولی دروست بووە فزولی وای کردووە ئەم ئینسانە بە تەبیعەتی حاڵ زۆر لە سنوور دەرچێتە دەرەوە ئەمجا کاتی کە دەستە و گروه دروست بووە ئەو کاتە فێڵ لە یەکتریکردن دروست بووە ئەو کاتە فێڵ بووەتە یەکێک لە سروشتی ئەم خەڵکە مامۆستا دەشێ ئەو دەستەواژە ڕاست بێ بڵین لە زووە کەمیان زانی و زۆریان بەکارهێنا بەڵام لە ئێستا زۆر دەزان و کەم بەکاری دێنن هەر ئەوەی کە ئەرزم کردی
خەڵک لەسەر فیترەت بوو آخر کە حیوانات لەسەر فیترەتن بە هیچ شێوەیەک لە فیترەتی خۆیان لا نادەن ئیتر چۆنی لێ ئەەکەی چی لێ ئەەکەی ئەو حیوانە لە فیترەتی خۆی لا نادا ماسیەکم بینی لە تەلەڤیزۆن بەچکەکانی لە ژێریا بوون ها ئاوە ئەجوڵایەوە مارپێکی ئەکرد تا ماسیتر پەلەمەریان نەدەن ئەڵێ 6 مانگ ئەو ماسیە خواردن ناخوات تەنها بەم شێوە حرەکەتەکات ماسیەکانی بەچکانی پارێزی هەتا بتوان ئەم بەچکانی بتوانن ڕابکەن لە دەست دوشمن ئەمجا ڕۆ بۆ خواردن ئەخۆ خواردن لە نزیکەوە هەیە فیترەتی پێی ئەڵێ نابێ بڕۆیت ئەو خەڵکەی ئەوسا لەسەر فیترەت بوو کە لەسەر فیترەت بوو هەر کەلیمەیە دڵی بیگرتا یەکسەر وەریگرت بوو بەڵام ئەم عالەمە کە فزول بووە لە فیترەت لای داوە ئەو کاتە عیلمە زۆرەکەیشی ناتوانێت فریای بکەوێت وای لێ هاتووە شوێنی حەز و هەوا و ئارەزۆکان ئەکەوێت زۆر باشە مامۆستا لە ئێستادا دروستە بڵین بڕاستی لە قەیرانی متمانەداین ینی ئەو نی هەر بوارێکی گرت بێتەوە زۆرێک لە بوارەکانی گرتوۆتەوە بواری سیاسی گرتوۆتەوە بواری ئابووری گرتوۆتەوە بواری کۆمەڵایەتی گرتوۆتەوە ئەگەر باسی سیاست بکە ئەگەر لە قەیرانی متمانە نەبووین ئێستا حاڵمان بە حاڵی ئەمڕۆ نەدەگەیشت دوای 26 ساڵ نەتوانین هیچمان بە هیچ کردبێ ئەگەر لە ڕووی ئابووریەوە لە قەیراندا نەبووین ئێستا خەڵکی هەژار و ڕۆژڕۆد لە وڵاتەدا بەو ڕێژەیە زۆر نەدەبوو ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتەوە لە قەیراندا نەبووین ڕۆژانە ینی کە بەڕاستی هەمیشە خەبەری ناخۆشن ئەو هەموو داعمە دەبێ ئەو هەموو بەریەکەوتنی ئۆتۆمبیلە دەبێ ئەو هەموو لێکجیابوونەوە دەبێ ئەو هەموو کارە سات و شەڕ و بگرە و بەردەیە دەبێ لایەنەکانی تریش بەڕاستی ئێمە نەکەوتوینە قەیرانێکی گەورەوە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلاتو وەسەلام فەرمێ الناس على دين ملوكهم خەڵک لەسەر دینی گەورەکان و حاکمەکان و پاشاکانیانان دەی ئیمڕۆی ئێمە پاشاکانمان دزن جەردەن خائینن میلەت فرۆشن زەوی فرۆشن تاڵانچین پیاوکوژن دوڕندەن بێوجدان بەڕاستی هەموویانیان تایە دەی ئەوە شۆڕ ئەبێتە بۆ ئەم خەڵکە کاتی دوڕندەیە خۆ بەتەنها خۆی دوڕندە نییە 4 کەسی وەکو من ئەگرێ کاتە دوڕندە ئەمما بەگژی ئامۆزاکەمە ئەمما بەگژی براکەمە ئەمما بەگژی دراوسەکەمە دراوسەکەیشم دووبارە پەلامەری منایەتەوە ئەو کاتە فیترەتمان تێکەیەن بەسەریەکە کاتی وامان لێ هات ئیتر ئەوی بارکە متمانەیە و ئەوی ببارێ بەسەرمانە قەیرانی هەمە جۆرەیە من ئەم نیوەڕۆیە شتێکیان پیشاندەم تا ئاخر تااقەت من نەبوو گوێی لێ سەیری بکەم جەماعەتی کوردی جلوبەرگی کوردی لە بەرایە و جەمانیان لە سەرایە و من دڵنیام ئەگەر نەڵێم هەر هەمویان باوەڕ ناکەم 4 کەسیان نوێژکەر نەبن ڕێوێکیان گرت بوو پەتێک بەملێەوە بوو بە پێکەنینەوە گوێچکیان بەرزە کردەوە و گوێچکیانە بڕی و ئەو گوێچکەکە تریشی ببڕە ئەمجا ئیتر ئەوەی کە پیشیان داموتی ئیسە کلکی شێ بڕن ئیتر دوای ئەوە چیلەکەم من نازانم بەڵێ دەی باشە ئەمە چی ئەمەی دروست کردووە ئەمە بەگژادانی یەکتری لەلایەن ملوکەکانمانەوە بڕۆ براکت بکوژە چونکە فلان حیزبە بڕۆ براکت بکوژە چونکە فلانە حیزبە ئەوی شتی ئەم منە کوژێ ئەی من براکەی خۆم بکوژم ڕەوی گوێچکە ڕەوی بڕین چییە مامۆستا ئێستاوای لێ هاتووە ئەگەر نەڵین داین لە مرۆڤەکان چۆتە دەرێ پەلاماری هەموو شتێک دەدرێت ئاو دار حەیوان و ئاژەڵە چێویەکان لە ناو خۆمانداوە هەر هیچ دەی هەر ئەوە ئیتر ئەوەی کە ئەفەرمێ كالأنعام بل هم أضل يعني چی حیوانات مثلا شێر بەیاسای خۆی شەکە بەڵێ ئاسکاکێوی ئەخوا حەڵاڵی خۆیەتی بەڵام پەلەماری خێزانەکەی خۆی نادا کە هاوسەری لەگەڵ ئاکە و بەچکیان ئەبێت و ئەگەر بێگانەیەک هاتە ناویانەوە کە شێرێکی تر ئەوێ منتیقە تاگیرکە طبیعی شەڕی لەگەڵ ئاکاتە یا ئەی کوژە یا دەری ئەکات و ئەمەش بۆ ئێمە شەرعیە دەی ئێمە کاتی کە لەو حەدە لا ئەدەین هیچ سنوورێک نایەڵینەوە ئیترەوە بەل هم ئەضل
ئێمە گوڕاتر بووین بەڕاستی لە ئاژەڵ و حیوان و لامانداوە لە هەموو شتێک ئیتر بۆیە ئەو هەموو قەیرانی داراییە هەموو شتێ ئەبارە بە سەرمانە باوەڕ ئەەکەی لەم شارە لەم زستانە بینیومانە ماڵ نەنەوتیان بووە حتا نەوتیان بۆدا نەوتیانمە سۆبەمانێ نەتوان بۆ چییە ئەمجا بە 5-6 مناڵەوە بەتانیەک لەسەر ئەژنۆ دانیشتون تا بەیانی بتوانن بەهەرحاڵ نەمرن بەس نەمرن دێ ئەمە لەکوێ لە شارەکەی کاگەحمەی سلەیمانیە لە شارەکەی مەولانە خالیدا لە شاری هەزار مزگەوتە ئەی ئەگەر ئەمە متمانە هەبێت ئەگەر بێت و ئیمان ما بێت ئەگەر بێت و وجدانەکان لە شوێنی خۆیان بن ئەگەر بێت و ئێمە نەخۆش نەخرابین لەلایەن ملوکەکانمانەوە بۆچی هەموو ئەخمە سەر ملوکەکان یەکەم جار پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەلات وسەلام قسەی سادقە کە ئەفەرمی ئەناس عەلا دینی مولوکیهم دووەم جار ئێمە بە چای خۆمانە بینین ملوک ئیعلام و هەموو ڕێکلامەکانیان بەدەستەوەیە دەی هەمویان خسوەتە خزمەتی وێرانکردنی فیترەتی خەڵک هەمووی خسوەتە خزمەتی بێئەخلاقکردنی خەڵک نەهێشتنی ئەخلاق نەهێشتنی دین نەهێشتنی کەرامەت طبیعیە ئەو خەڵکە ئەو وەزعی لێ ئەقەومێ ئیتر کەس باوەڕی بە کەس نامێنێت بێگومان مامۆستا بابەتێکی تر لە ڕووی ئابوووریەوە جارێکی تریان هەر لەو شوێنەی بەڕێستە لەم بەرنامەیە قسەمان لەگەڵ مامۆستایەکی بەڕێز کرد کە قەرز بنەمای اقتصادا قەرز پێدان ئەگەر قەرز نەما اقتصاد یان لە ڕووی ئابوووریەوە ئەو وڵات و کۆمەلگایە شکست دەهێنێ بەڵام پێدوانێ ئێستا بنەمای قەرز پێدانی قەرز لە وڵاتە خەڵک وای لێ هاتووە قەرز بە یەکتر نەدا ئەمەش جارێکی دیکە پەیوەندی بەو نەبوونی متمانەوە نییە کە قەرزدەر بە قەرز وەرگری نییە کە قەرز وەرگر بەخۆی نییە کە ناتوانێت بیداتەوە کە قەرز وەرگر هەر بەخۆی نییە لە ئەسڵە نیەتێکی پاچی نییە لە بەرامبەر وڵکی قەرزەکە بۆی لە کاتی خۆیان بژێڕێتەوە شەک لەوانە مەسئلەی نەمانی قەرز جارەسان چی دروستەکات پێش ئەوەی کە نەمانی متمانەیە بۆچی قەرز نامێنێت من ئەگەر قەرار بێ پارەیەک لە ماڵا دامناوە چ لە گیرفانی جەناب تا بێ و چ لە تاکەکەی خۆمە لە ماڵا دامنابێ فەرقی نەبێ بۆچی نایدەمە لای جەنابەت ئیتر هەموو بخەرە ئەولاوە کاتی من هەرگیز لێی نەترسم بۆچی نایدەم کەواتە نایدەم بۆی ئەمین نیم لە کاتی خۆیان یا ئەسڵەن ئەمەیتەوە ئەوە بۆ خۆی ئەوە یەک دووەم جار من کاتی کە داوای قەرز لێ ئەەکەم و نامەیتێ ئەڵەی نیمە بۆیە یەم داوای قەرز لێ یەکەم 90% دڵنیام کە هەتا ناڵم 100% متمانەمەیە کە تۆ هەتا گومانم نییە بەڵێ کاتی کە نامەیتێ خۆشم لێ ناوڕقم لێ دەکەوێت کەواتە نەمانی قەرز خۆت بۆ خۆت هیچ کە اقتصاد وێران ئەکا زۆرێک لە خاوەنی تواناکان والێکە وشک ئەبێتەوە نەتوانێت ئیشێ بکە هەموو فەقیرێک ڕقی لە هەموو دەوڵەمەندێکە کاتێکش کە ڕقی لێ بوو چ دوعای شەڕی لێ بکە چ حەسوودی پێبەرێ چ بە شێوەیەک لە شێوەکان زەرەری لێ بدات چ بڕوا ماڵی تاڵانکە و ماڵی بدزێت یعنی یەکێک لەوانە دروسە بێت لە نەتیجە دووبارە جەهەنەمێکی تر بوو ئەو خەڵکە دروسە بێت لە ئەنجامی نەمانی قەرزی دووبارە گلەی ناکەین بۆچی قەرز نەماوە چونکە لە نەتیجە نەمانی متمانە حەزەکەم وەکو میسالەکەی جەناب و میسالی باسکەم ئەلێرە بەڵێ لەگەڵ پیاوێکی تاجرا چوین بۆ تاران بۆ کڕینی کێبڵ ئێمە باهی 3-4 ملیۆن تمەنی ئەو کاتە کێبڵمان کڕی 400,000 تمەنمان لایەن مایەوە نیان بووماندەنەوە ئەو لەحزەیە وتمان باشە یێنەوە بۆ کێبڵ ئێمە ئیتر نەڕۆشتینەوە زۆرمان تەکلیف کرد محاولە کرد زۆر بە ناڕەحەت پیان داینەوە چەند جار ڕۆشتوین بۆ معمەلەکە و نیانەداینەوە بەرحاڵ دوای لێمان سەرنەوە هەر ئەو معمەلە هاتە ئەم شارە بازار بکەنەوە ئەیان پرسی کێ لەم شارەی جێی متمانەیە ئەیان فڵانە کەس ئەو فڵانە کەسەکە لەگەڵ منان ڕۆیشوین کەمان لێ کڕیوە هاتە دوکانی فڵانە کەس وتی کێبڵت بۆیەن وتی نامەوێت وتی پارەم ناوێت باوەڕ ئەەکەی بایی 1 ملیۆن دۆلار عەقدیان کردو بەبێ 1 فلسی پێ بدات من بۆ تەنێرم و کەی فرۆشت و بۆ مەنێریتۆیە ئەقساتیان دانابوو
هەر ئەو کابرایی کە پارەی ئەمینە ئەدایەوە بای 1 ملیۆن دۆلار کێبڵی بۆ فڕەداوە حتا لەوێشە خەریک بوو فێڵ کا جارجار کە عەقد کراوە ئەگەر کێبڵ بوو بە بەلاش کێبڵ حسابی مسی بۆ کرێ مس بوو بە بەلاش من هەر بەم پارە لێ دەکڕم بەڵام چەند قاتی چووە سەر هەر بەم پارە ئەبێ بمایتێ عەقد نووسراوە جارجار کێبڵ عەفو مسکە گرانە بوو ئەو ئەویست نەینێرێت لە کاتێکا وەختی خۆی ئەو عەزێتی ئەمی کردووە ئەم لەم کاتانەیشە ئامادە نەبوو عەزێتی ئەو بکات باوەڕ ئەەکەی خانووی فرۆشتو بۆ ناردنەوەی پارەکە لە کاتی خۆیان دەی کاتی تومئەنینە بوو ئاوا بەرەکەتیش زۆرە بەرەکەت زۆرە بڵێ حتا ئێستا ئەو کابرا دەوڵەمەند بوو بە پاکی و ساقی ئەم کابرای با بڵێن فێڵباز کابرای پارینە ئەدایەوە دەوڵەمەند بوو لەبەر سیقەی ئەم ملیۆنە دۆلار تۆ کێبڵی خۆتی ساق کردوتەوە کەواتە بوونی متمانە بەرەکەت ئەنێرێ ئەفەرمێ وەلەو ئامەنە ئەهل القوڕا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء ومن الأرض بەڵێ ئەگەر ئەو خەڵکە ئەو ئیمانە بێنێ کە خوا ئەیەوێ یعنی خۆی بفرۆشێ بەخوا ئەوی بەشی شەیتانی بێ لە خۆی بکاتەوە ئەمجا هەمیشە معیاری خوارازیە یا رازی نییە بکاتە قیاس بۆ هەموو حرەکەت و سەکەنەتێکی خوای گەورە بەرەکەتی دەرگای بەرەکەتی ئاسمان و دەرگای بەرەکەتی زەویان لێ ئەکاتەوە لەسەرەوە باران و نیعمەت ئەبارێنێ لە خوارەوە زەرع و فەلاحەت و تومئەنینە و خۆشەویستی و مەحەبەت و عشق ئەبارێنە بەسەریانە بێگومان مامۆستا ویستمەوە بپرسم دەڵێن گوتەسەیەک هەیە قسەیەک هەیە دەڵێن دروستکردنی متمانە پێویستی بە هەموو تەمەنی ئینسان هەیە بەڵام ڕوخاندنی پەیوەستە بە لەحزەیەکەوە ئینسان دەتوانێت بە لەحزەیەک بیڕوخێنێ تۆ قسە لەسەر ئەمە چییە؟ هەر دنیا وا هاتووە بینایەک بە چەندێک دروستەکرێ چ بە ڕەنجی چ بە کات چ بە ڕەنجی شان چ بە سەرۆت و ماڵ بەڵام بە چەندێک ڕوخێت هەر ئاوها دروستکردنی کەسایەتیەک کە جێگەی متمانە و سیقەبی ئەوە تا خوای گەورە پێغەمەران عەلەیهیمو سەلام کە ئەینێرێ هەر لە مناڵیەوە لە کاتی شیرەخۆریە جیاوازیان ئەکا لە خەڵک لە کاتێکە مناڵە لەناو خەڵکا وا خوڵوقێکی پێدا خەڵک وەکو گەوهەرێک تەماشای بکەن لە کاتێکە گەنجە ناوی ئەنێن سادق و ئەمین ئمجا دوای یعنی عمرێک سەرف ئەکات ئمجا وەحی بۆ ئەنێرێ و ئەو خەڵکە گوێی لێ بگرێت ئمجا دوایشە هێشتای بە ئاسان ئەو خەڵکە فاسق و گەنیوە بە تێکڵاوبوون لەگەڵ هەوا و نەفسا بە ئاسان گوێی لێ ناگرن دەی لێرە ئەمە ڕائاگرم لە کێوێکە کە قەرارە ڕاویتیان نەکرێت سەیرەکەی حیوانات بە درێژایی 10 ساڵ 15 ساڵ کە تەقەیەکیان نەبیستووە تۆ گەنم داکەیە لە بەردەم تا ئەی خوات بەڵام یەک فیشەکەت تەقاند ئیتر بەو ناوە هەر ئینسانێ بینرا خۆیان ئەشاردن و ڕائەکەن کەواتە یەک جار درۆیەکت لە دەم دەرچوو یەک جار بێوعدیەکت کرد یەک جار قسەیەکی ناشرین لە دەمت دەرچوو یەک جار بێئەخلاقیەکت لێ بینرا ئیتر بەستە بۆەوەی کە متمانە نەمێنێ بەڵێ هەروکو چۆن لە مەزرایەکی زۆر گەورە بڵێن یەک مینیتیا یەک مین ئەی خۆ ئەمە هەزاران مەتری مربعە مینێک هەمەی بستێ مربعی گرتووە بەڵام تۆ لە هیچ شوێنێکی ئەو هەزاران مەتر مربعە ناوێری بە ئاسان پێدا بنیت زۆر باشە مامۆستا دوپرسیارم لە بەڕێستان دەمەوێت بزانین چۆن متمانە دەگەڕێتەوە گەڕانەوەی متمانە بە چی دەبێ ممکنە هەنێ قرس و گرانە چونکە منوە ئەزانم واعیزان لە زۆر زووە قسە ئەکەن تا ئێسەیش بەم شێوە نەگەڕاوەتەوە هەرچەنە لەلایەک و بۆ خۆم دڵم خۆشە بە کوردستانی خۆمان زۆرشتی متمانە پێکراو ئەبینی ئێستا لە هینەکانە لە بازاڕەکانە کابرا پەڕۆیەک دائانێت تەنافێ دائانێ ئەڕۆ بۆ مزگەوت و منەکەی بەجێ هێشتووە لەو بازار دۆلارە ئەبینی کابرا پارەی لە بەردەمی خۆی هەڵداتەوە خارجیەن ئێرانیەن تەعەجوبەکەن ئەمە کەسە چنگ ناکا بم پارە و بیبات زۆرێک لە دوکانەکان شەو ئەڕۆنەوە ماڵ کەلوپەلەکانیان بەجێ هێشتووە ئەلحەمدوللا هەنێ گەڕاوەتەوە
بەڵام بەڕاستی پێویستی بە جەمعێک هەیە بە شێخێکەوە شێخ کە ئەڵەم شێخ یعنی مرشیدێکی ئەمین جەمعێک لە دەوری کۆبێتەوە بڕیار بدەین یا بڕیار بدەن ئێمە بین بە پیاوی متمانە بین بە هەوێنی متمانە وامان لێبێ خەڵک 100% ئەمین بێ لێمان ئێمجا ئیتر بین بە هەوێنێ بۆ قازانێکی زۆر گەورەی ئەم مجتەمەعە. بەڵێ لە کۆتاییدا مامۆستاجیان زۆر سوپاس بۆ بەڕێستان کە لە بەرنامەی باس و خواست لە تەوەری ئەم جارەمان گرنگی متمانە لە ژیانی مرۆڤدا لەگەڵمان بووی. بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواست زۆر سوپاسی بەڕێزت دەکەین. بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تاوەکو ئەم ساتە بیسەر و بینەری ئێمە بوون. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێری. خواتان لەگەڵ. دەستخۆش بێت. چی دەوترێ وەسێت وە لە چ کاتێکیشا ئینسان پێویستی بەوە هەیە کە وەسێت بکات. خودی ئەو ئینسانە چەندە ڕەحم و سۆزی هەیە چەندە بابی وەفای بەهێزە چەندە دڵی ئاسوودێ بە دەوروبەرەکانی تاقیکردنەوەیکی زۆر باشی دیار مەسەلەی وەسیە. تا چەند مەسەلەی سەدەقەی جاریەش دیسان ڕەبتە بێتەوە بە مەسەلەی وەسێتەوە. خودی جاکردنەوەکان بەڵگەی لەسەر ئەوەی کە وەسیەت بۆ ئەو کەسانن کە لە کۆمەڵگەیە لەناو خێزانەکەیان بەشەمیراتیان نییە. هەموو وەسێتێک ئیجباری تایە ینی واجبە بێت لەسەر ئینسانەکە. کاتێکم پیاوە وەفاتی کرد و خستمانە ناو قەبر و گۆڕ و تازەکەی تەواو بوو هەموو وەرەسەکەی بان کرێ ئێوە ڕازین ئەم وەسەی باڵتان جێبەجێ کە زووتی نا ئێستا هەڵە بەشێت. ئێمە ڕۆژی 200 کیلۆ بۆ 200 کیلۆ موادی نایلۆن ئەگرینەوە نەتیجەی نهایی ئەکاتە 250 بۆ 300 کارتۆن سفرەی سەفەری ڕۆژانە ئێمە توانای بەرهەمهێنانمان هەیە. بۆ سەرەتای دروستکردنی هەر بەرهەمێک پێویستمانە مادەی خام هەیە. موادی خامی ئێمەش پێگاتۆ لە موادی سابق موادی LDV پۆلی ئەستینی پێڵەن ئەم موادەی ئێمە بۆ دروستکردنی موادی سفرەی سەفەریە. پاش لێدانی سەری دەبەکە دێتە ئەم بەشە لێرا لی بڵی لێ دەدا ئەو لێ بڵە بەپێی تاریخی ئینتاژ ڕۆژی دەرچوونی ڕۆژی کۆتایی هاتنی لێرانە دیاری ئەکرێ ئەو لێ بڵە لێ دەدرێ بەم شێوەیە کە ئێستەکانە ئیش دەکات. لە یەکێک لە کارگەکانین لە شاری سلەیمانی لە ناوچەی تانجەڕۆ ئەویش کارگەی بەرهەمهێنانی نایلۆنەکەش زیاتر گرنگی بە دروستکردن و بەرهەمهێنانی سفرەی سەفەری ئەدەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە ئەم برنجەی وەخوانێک پێشکەشی پاشایەکی تر کردووە لەو ڕۆژەوە نامدرا برنجی مەحموود. دوای چاوەڕوانێکی زۆری پاشا لێدراوەکە لە قەڵای پاشا نزیک بوو. هەمویان چاوەڕوانی ڕازاندنەوەی برنجەکە بوو. بۆ نوبەرامەی برنجەکە بەناو کۆشکەکەیان بڵاو بووە. پاشای دڵخۆش کرد و سەرجەم وەزیرەکان بە بۆ نوبەرامەکە سەرسام بوو. برنجی مەحموود خوانی شاهانە.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕەنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. ئایا دەتەوێت گەشتێکی ئیمانی ئەنجام بدەیت؟ ئایا دەتەوێت عومرەیەک لەسەر سنەتی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجام بدەیت؟ ئەوە هاوسەفەری کۆمپانیای پارەزان بە. کۆمپانیای پارەزان هەڵدەستێت بە سازدانی گەشتی عومرە بۆ ئارەزومەندان. لەم گەشتەدا سەردانی مەککەی پیرۆز و مەدینەی منەوەرە و شوێنە پیرۆزەکان دەکرێت. گەشتەکانی کۆمپانیا بەڕێنمونی مامۆسایانی ئاینی و بە سەرپەرشتی حاجی ئامانج ئەنجام دەدرێت. کۆمپانیای پارەزان دیاری تایبەتی بۆ گەشتیاران ئامادە کردووە. لەوانە 3 جانتا، ئێحرام بۆ پیاوان و سەرپۆش بۆ ئافرەتان، CD و نامیلکەی ڕێنمایی بۆ عومرەکاران. ئەمە و لەگەڵ خزمەتگوزاری دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. ناونیشانی کۆمپانیا سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی نزیک نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. ژمارە تەلەفۆنەکانی کۆمپانیا بۆ پەیوەندیکردن 0770 156 27 28 0750 156 27 28 0750 150 4000 325 22 21. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. پارەزان. چپسی تاپیس لە چێلگە تایبەتیەکانی وڵاتی ئێران بە باشترین ئامێری پێشکەوتوی سەردەم. چپسی تاپیس بە چەندین تام بەرهەم دەهێنی لە ڕێگەی چەندین پزیشی پسپۆڕ و لە هۆڵ و تاقیگەی زۆر تایبەتەوە. پشکنین بۆ بەرهەمی چێلگەکانمان دەکەین و چەندین ئەندازیاری شارەزا بەشدارن لەگەڵمان تا بەرهەمێکی تەندروست و پاک و خاوێن بخەینە بەردەستان. چپسی تاپیس لە سروشتەوەیە و بە تامی سروشتی. چپسی تاپیس بەدەستی کارمەندی بە ئەزمون ئامادە دەکرێ و بەرگ دەکرێت. تاپیس بەتامترینە. بریکارەکانمان هەولێر، کۆگای ڕاستی، شەقامی پێشانگاکان نزیک شوشتنگەی کۆماری. ژمارەی مۆبایل 0750 451 0994. سلێمانی کۆمپانیای ئەرین ناوچەی پیشەسازی 1 پشت شەربەتی خالقی 0750 153 19 80. دهۆک کۆمپانیای باروف 0750 469 69 92. کەرکووک کۆگای دارەمان 0770 237 80 76. چپسی تاپیس بەرزترین کوالێتە. یەک جار تاقی بکەوە. بەرهەمەکانی دۆلفینسی لاوازەترین کەچەب و مایۆنیز بۆ خۆشکردنی تامی خوانەکانتان. ئاوی لیمۆی دۆلفینسی تام و ڕەنگێکی پێوێنە. زەیتی گوڵە بە ڕۆژەی دۆلفینسی زەیتێکی تەواو سروشتی و بێ کۆڵسترۆڵ. بەتامترین چای دۆلفینسی بەخولیاتی دۆلفینسی. دەوڵەمەندی لە جۆر و چێشبەخشی لە تامدا. برنجی دەنکخڕ و دەنکدرێژی دۆلفینسی. ئەمانە و چەندەها بەرهەمی لە بیر نەکراوی تر سفرە و خوانەکانتان جوانتر و ڕازاوەتر بکەن بە هەموو بەرهەمەکانی دۆلفینسی. دۆلفینسی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. Islamic State targets, both near Fallujah and